من پیرۆزبایەکی زۆر گەرم لە هەموو جیهانی لە هەموو ژنانی جیهانەکەم و بە تایبەتی کوردستان ژنانی کوردستانەکەم هیوادارم لەم ڕۆژەیە ببێتە پەیامێک بۆ هەموو وڵاتان کە کۆتایی بە کوشتن و بڕین و زوڵمکردن بەرامبەر بە ئافرەت چن کوژرا و سووتێنراون تەنانەت گەر پیاوانیشدا کۆکی لە مافی ژنان بکەن ڕووبەڕووی مەترسی و هەڕەشە و توندوتیژی دەبنەوە وەک ڕووداوی شەهیدکردنی نەقیب محەممەد. ئەم دیاردەیە گشتگیرە لە هەموو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە کوردستانیش هاوڕێ لەگەڵ سەرکوتکردنی کورد و هەوڵدان بۆ سڕینەوەی ناسنامەی لەلایەن داگیرکەرانەوە هێشتا فەرهەنگی دواکەوتووی دژەژن لە گەشە سەندندایە. بۆیە لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر ژنانی کوردستان پێویستیان بەوەیە هەوڵەکانیان چڕ و پڕتر بکەنەوە بۆ دروستکردنی کۆدەنگیەکی سەرانسەری نەتەوەیی بۆ گۆڕینی ئەو کلتور و فەرهەنگە